بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. ئاوێک دەناسم هەموو سیفەتێکی ئاگری هەیە، گەر ئەبجەدێت بەهانام بێ پێش ئەوەی مێژوو نووسان بێن من دەدنووسمەوە. هەر تۆ براوەیت من لە پەنجەرەی زیندانی زمانەوە لە باخچەی موعجیزەکانت دەڕوانم و تۆش درەختی لەزەتی و منەسەر دەچێتەوە سەر مەجاز. تامێکی دیاری بۆ میوەیەکی نادیار و بە غوباری گێڕانەوەم نالەرزیت. چەند لە دنیا دەچیت هەر پێش دەکەویت بەڵام ئاوەڕ نادەیتەوە. چەند لە شێتیەوە نزیکم پێم ناخۆشە بچیتە سەربان و تانچیاوەکە پڕکەیت، بچیتە سەر ئەزمڕ و چای خەڵوز بخۆیتەوە. لەو بەرزاییە خوددا جوانیت ببینێ بۆ خۆیت دەباتەوە. ئازیزانم بینەرانی دیمەن تیڤی، وازارێکی تریش بێکتر دەگەینەوە لە بەرنامەیەکی دیکەی مۆمی بەرهەتاو. ئەم بەرنامەیە تیایدا تایبەتی دەکەین بە لێدوان و قسە و باس و تاوتوێکردنی ئەدەبیات و گرنگی ئەدەبیات و بواری ئەدەبیات. ڕاستی مێژووی کورد هێندەی قەرزاری ژانری شێعرە، قەرزاری هیچ ژانرێکی دیکەی ئەدەبی و هونەری نییە. بۆ نمونە شانۆ تازەیە، شێوەکاری تازەیە، پەیکەرسازی تازەیە. بیرمان نەچێ یەکەم تێکست یان یەکەم دەستنووس کە تیایدا باز لە بیری نەتەوەیی کراوێ هەر شعر بووە کە مەموزینی ئەحمەدی خانیە. ئێمە لە ڕێگای شعرەوە داوای یەکێتی خاک و ئاشتەوایی نەتەوەییمان کردووە. حاجی قادری کۆیی لە ڕێگای شعرەوە داوای سەقافە و سەحافەی کردووە. حاج تۆفیقی پیرەمێرد لە ڕێگای شعرەوە داوای تەبایی و مەردایەتی و خۆشنودی دەکا. نالی لە ڕێگای شعرەوە باز لە غوربەت و لە خۆشەویستی شارە زور و سلێمانی دەکا. سالم لە ڕێگای شعرەوە باز لە ڕوخانی ئەمارەتی بابان و غوربەتی لە تاران بە شعر تاوتوی کردووە. مستەفا بەژی کوردی هەروەتر، فایق بێکەس هەروەتر. فایق بێکەس لە ڕێگای شعرەوە داوا لە خەڵک دەکا کە وشیار بن، داوا لە ژن دەکا پەچە فڕێدا و بەشداری کاریگەر بکە لە پێشکەوتن و گەشە سەندنی کۆمەلگا. کەواتە مێژووی کورد هێندەی قەرزاری ژانری شعرە، کەمتر قەرزاری ژانرەکانی دیکەیە. لە پشتمەوە لە دیکۆری ئەم بەرنامەیە کۆمەڵێک ناوی گەورە هەن، کۆمەڵێک خەڵکی بلیمەت هەن. لەوانە نالی، مستەفا بەژی کوردی، مەحوی، هێمن موکریانی، قانع، کە لە ڕاستی دامانە لە مێژووی ئێمەدا
دەبینی لە پارێزگایەک لە قەزایەک دەیان قایم قام دێ و دەڕوا دەیان پارێزگار دێ و دەڕوا بەڵام ناوی ئەمانە هەمیشە دەمێنێتەوە. لە گرنگی ئەدەبیات بۆ ئێمە لە گرنگی ئەوەیە کە هەمیشە زمانی ئێمە خاچی ئێمە بوونی ئێمە لەژێر هەڕەشەی لە ناوچوو نابووە. ڕاستیەکەی کورد ئەوەندە نیشتەجێی زمانە ئەوەندە نیشتەجێی خاکەکەی خۆی نەبووە. هەمیشە کورد لە ناو زمانە بوونی زیاترە وەک لە ناو خاکە. خاکەکەی کەسدانی پیانە ناوە و کەس ئەترافی پێ نەکردووە و ئاڵایەکیان پێشک نەبردووە، بەڵام بوونی کورد لە ناو زماندا هەمیشە بوونێکی براوە و بوونێک بووە کە شایستەی ڕێز و شایستەی ئەوەیە کە بڵین ئەوەی ئەدەبیات دێڵێتەوە، ئەوەی میلەت بە زیندوی دێڵێتەوە زۆر جاران ئەدەبیاتە. شتێکێ لە دنیای ئێستا پێ دەڵێن مۆدرنێتەی مادی و شتێک پێ دەڵێن مۆدرنێتەی فکری. مۆدرنێتەی مادی واتە باڵەخانەی بەرز، ئەندەرپاس، بینایی جوان، بەڵام مۆدرنێتەی فکری واتە وشیاری، تێفکرین، بیرکردنەوە. ئێمە نمونەمان لایە لەسەر ئەوەی کە مەسەڵەن وڵاتێکی وەکو ئیمارات دەبینین، وڵاتێکی وەکو قەتەر دەبینین. لە ئیمارات لە دووبەی بۆ نمونە مۆدرنێتەی مادی لەو پەڕی بەهێزیدایە، بەڵام هێشتان ئەو مۆدرنێتە مادیە نەبووتە مایە ئەوەی لە پایتەختێک بەرێتەوە کە ناوی پراگە لە چیک یان بەرلین لە ئەڵمانیا، چونکە هێزی بەرلین لە ئەندەرپاس و لە باڵەخانەکانی دانیە. هێزی بەرلین و هێزی ئەم پایتەختانە لە بوونی ئەدیبەکانیاندایە، لە بوونی نووسەرەکانیاندایە، لە بوونی مۆزەخانەکاندایە. گۆتا لە ئەڵمانیا بەقەت زۆربەی هەرە زۆری ئەو حکوومەتەیەک لە دوایەکانی لە ئەڵمانیا حکومیان کردووە، ئێستاش ناوی لە برەودایە و خەڵکەکە خۆشیان دەوێت. ئێستاش ماڵی گۆتا زیاتر سەردان دەکرێت لە پەرلەمانی ئەڵمانیا. کەواتە بوونی ئەدەبیات و گرنگیدان بە ئەدەبیات و برەودان بە قسەکردن لەبارەی ئەدەبیاتەوە دەبێت لەوە بگەین کە باڵی ناوچی فەرهەنگی و کولتوری ئێمە ئەدەبیاتە و شەعر بە تایبەتی. لە شعری تازە زۆر جاران دەپرسن مەسەلەن دەڵێن ئەم پردەی نێوان دنیای ئەدەبیات و دنیای خوێنەر پردێکی ڕووخاوە یان پردێکە وەکو پێویست نییە. زۆر جاران باسی قەیرانێک دەکەن کە خەڵک ئێستا ناخوێنێتەوە. ڕاستیەکەی ئەم پرسیارە دیوێش تریشی هەیە. ڕاستە خوێنەر کەم بۆتەوە، بەڵام ئایا نووسەریش کەم نەبووتەوە؟ نووسەری ڕاستەقینە بتوانێت تینوێتی خوێنەرەکانی، تینوێتی وەرگرەکانی بشێنێ؟ خوێنەر لە هەموو کاتێکدا هەیە ئەگەر نووسەری باش هەبوو بێ. خۆی ئێستا لە دنیای ئێستا کە دنیای تەکنۆلۆژیا و کرانەوەیە بەڕووی یعنی بەڕووی سۆسیالیتیەوە، بەڕووی لایەنە تەکنۆلۆژیە کۆمەڵایەتیەکەیەوە، کەچی دەبینین لە زەمەنی عەبدوڵڵا گۆران، لە زەمەنی قانع ئەم ئامرازانەش نەبوون، کەچی لەبەرەوەی نووسەری ڕاستەقینە بوون، لەبەرەوەی دڵسۆزی ڕاستەقینە بوون، لەبەرەوەی ئەو کاتی حتا لایەنە مرۆیی و لایەنە کوردایەتیەکەشیان لایەنەشی ڕاستەقینە بووە. بیرمان نەچێ ئەو کاتێک کوردایەتی لای ئەدیبان و نووسەرانە زۆر پاکترە لەو کوردایەتی دەکەوێتە لای سیاسەکان. ئەو کاتێک کوردایەتی لای هێمن مکریانیە، ئەو کاتێک کوردایەتی لای ئەسیریە، ئەو کاتێک کوردایەتی لای حازی تۆفیقی پیرەمێردە، لای ئیبراهیم ئەحمەدە، لای عەلادی سەجادیە، لای عەبدوڕەحمان زەبیحیە، لای حەسەن قزڵجیە. دەبینی زۆر پاکتر و خاوێنتر و بە ئەمەکترە لەم سیاسەتەی کە ئێستا بەدەست خوێنەوەرەکانەوە دایان بینین.
پێم خۆشە پێ بکەنیت تریقەت هەڵوەرێ و بفڕێ و بەسەر باڵەخانەکاندا ببێتە ئاڵا تۆ هەبیت ئاژاوەی دنیا نامێنێ بەندیخانەکان دەبنە دایەنگا تاوانبارەکان بە دەنگە شقارتە پیکابی بچووک بۆ منداڵە هەژارەکان دروست دەکەن جنێوەکان لە فەرهەنگی خاڵدا دەسڕێنەوە تۆ هەبیت هەموو ئەوانەی ماسیان برژاندووە داوای لێبوردن دەکەن قەسابەکان تاماون بۆ ئەوە دەگرین لە بریچەقۆ گیتاریان هەڵ نەگرتووە تۆ لەسەرتا ڕۆژانە جارێک پیاسە بکەی پێڵاوەکانت داکەنە و بە پێخاوسی بگەڕێ ڕێگا قرتاو کراوەکان دەبنەوە پشکویتی بە قاوە ڕێگا خۆڵەکان بەوە دەنازن وایە ئەسڵت قوڕە و بە خزمایەتێکی دوور پێت دەگەنەوە سڵاوت لە هەر شێ کرد چاوەڕێی وەڵام مەبە چونکە ئەوەی تۆ ببینێ باشە بەغەمزەیەک عەموودەکانی سەرجادە کونکون کە دەبنە شمشاڵ بتڵە ئاوە مەعدەنیەکانی سەر شۆستە بە پۆزەوە خۆیان بەکانی دەزانن سەبووری ئەو شووتێ بەستە زمانانە بدەوە بانجەتی باشێوە بە چەقۆسیشان هەڵدەدڕن دڵی ئەو درەختانە ڕابگرا بە ناوی جوانکردنی شارەوە لە باخچەدایان بڕیون بە دوو سایدەکەی لای ماڵتان وەرە خوارێ با سایلۆ پڕ بێ لە گەنم پڕ بێ لە گوارە بۆ ئەو کچانەی لەم ساڵدا گوێیان دەسمرێ پڕیکە لە عەتر بۆ ئەو نامانەی هێشتا نەنێردراون دوو ماچ بۆ هاوین فرێدە فێنک فێنک دەبێتەوە قژت لە دواوە ببەستە چیتر ڕەشەبا نامێنێ و ئەو خانوانە دەحەسێنەوە کەڕوە و قیبلەنین لەبەر خاتری ئەو ساوایانەی دەیانەوێ نیوەڕۆیان بخەون خۆت لەم خۆڵبارینە تووڕەکە دوای نیوەڕۆ لە پێکت پڕکە لە تریفە نیوە شەو لە پێکت پڕکە لە حەرفەکانی ناوت بچۆرە لای سینەماکان با سوالکەر و عەرەبە نووسۆکانی سەرکارتۆن و بەتانی عەسکەری ئەلفی سەرەتای ناوت چەشنی چۆرەک بکرۆژن و قومێک ڕووناچی بخۆنەوە و متمانەیان بە دنیا بێتەوە تۆ لە سەرتە ڕۆژی جارێک بچیتە نەخۆشخانەی فێرکاری نەخۆشەکان ماچکە چاک دەبنەوە برۆت لە شێوەی لا گرشکە مردن لەو ناوە نامێنێ سەرێکی ژێرپردەکە بدە و پەتی پێی ئەو قازانە بپچڕێنە سپێتی باڵیان لە ڕۆحت و
خرپنیان لە قۆڵ و باسکت خواستووە دەرگای قەفەزی مریشکەکان بکەوە با بتبین و دوانیازی بەردەسەر بڕینیان بێتە دی بەیانیانی هەینی بەدزیەوە بچۆرە سەر قەبری باوکت مردووەکان بدینن بەو خەفەتە دەمرنەوە لە زەمەنی تۆدا نەژیاون ئەزیزانم لە تەوەرێکی تر کە تەوەرێکی گەرم و گوڕە هەمیشە پرسیاری ئەوە لە ئەدیبان دەکرێت لە نووسران دەکرێت کە بۆچی مەرگەساتی گەورەی ئێمە ئەو هەموو مەرگەساتە نەبوون بە ئەدەبی باش کەم میلەت لەسەر ڕووی زەوی هەیە بەقەد ئێمە ئازار و ئەشکەنجە و مەینەتی دیبێ بە چرکەیەک 5,000 ئینسان بە غازی خەردەل بە بۆنی سێو لە هەڵەبجەدا شەهید دەکرێن و نابێتە 5 تێکستی گەورە 182,000 کەس لەژێر خۆڵ دەنرێن وەکو ئەوەی درەختی نەزۆک بن لە چاڵ دەنرێن کەچی نابێتە 182 شعری باش بۆچی ڕاستیە و پرسیارە مێژش دوو درێژی هەیە ئەدەبی ئێمە زیاتر خۆی لە پەنا بابەتی گەورە شاردۆتەوە کە ئەدیب نووسەر هونەرمەند شاعیر بە وەهمی ئەوەی کە بەرهەمێکی گەورە بەرهەمبێنێ خۆی بداتە پەنا ڕووداوێکی گەورە من نمونەیەکی سادە دەجێڕمەوە گارسیا مارکیز ڕۆماننووسی گەورەی کۆڵۆمبی کە خەڵاتی نۆبلی هەیە و یەکێکە لە ڕابەرانی ئەدەبیاتی واقعی سحری نۆڤلێتێکی هەیە بە ناوی شوێنەواری خوێنت لەسەر بەفر کچێکە خوتوبە دەکا دەژیرانێتی لە جنێف پیرۆزبایی لێ دەکەن خەڵکەکە برادەرەکانی یەکێک لەوانەی پیرۆزبایی لێ دەکا گوڵێکی بۆ هێناوە چەپکە گوڵێک کە دڕچێکی تایە دڕکەکە لە ژێر ئەڵقەکەی برینداری دەکا ئەم کچە لەگەڵ دەژیرانەکەی سەفەر دەکەن بۆ پاریس لە ڕێگادا ئەم برینەی ئیلتیهاب دەکا کە لە یەک دڕک بووە درچی گوڵێک ئیلتیهاب دەکا دەیخاتە دەمیەوە دەیخاتە ناو بەفرەوە دەیخاتە دەرەوەی سیارە سوودی نییە دوای 3 ڕۆژ لە پاریس بەم دڕکە دەمرێ طبعاً مارکیز خۆی دەڵێ یەکێکە لە باشترین نۆڤلەتەکانی من حادیسەیەش تریش دەجێڕمەوە هەلەم کوردستانی خۆمان ڕووی داوە مارکیز دەتوانێت لە یەک دڕک کە لە پەنجەی کچێکایە لە ئاهەنگی دەژیرانیە دەتوانێت نۆڤلێتێک بنووسێ ئێمە ناتوانین ئەو هەموو کارەساتە بکەین بە ئەدەبیات لە گوندی ناساڵح لە پشت کفری گوندێکی پێ دەڵێن ناساڵح لە پشت کفری بەڵێ داربەڕوویەکە بوو برادەرەکانم هاوڕێکانم کە لە بواری میندا کاریان دەکرد پێیان سەیر بوو لە دیالە لەم شوێنە عەرەب نشینە لەم شوێنە بەڕووچێکە داربەڕووچێکە دوای ئەوەی هەڵیان کۆڵی و بۆ پاکردنەوەی لوقمەکان هەڵیان کۆڵی بینیان عایلەیەکی کووردە خێزانێکی کووردە ئەنفال کراون یەکێک لەو منداڵانە کە شەرواڵێکی مۆری لەبەردا بووە لە ناو جیرفانەکەی بەڕوو هەبووە دوای ئەوەی لە چاڵیان ناون دوای ئەوەی ناشتویانن ئەم بەڕووی جیرفانی ئەو منداڵە شەرواڵ مۆرە 11 ساڵیە وردەوردە گەورە دەبێ و دەبێتە داربەڕوو ئەگەر ئەمە نەبێت بە نۆڤلێت ئەمە نەبێت بە شعر ئەمە نەبێت بە گۆرانی ئەمە نەبێت بە حەیران ئەمە نەبێت بە لاوک بەتەمای چین ینی بەتەمای چیترمان لێ قەومێ بۆی ئەدەبی گەورەبان هەبێ کەواتە دەوێت بگەڕێنەوە سەر ئەوەی ئایا بۆ نیمانە ڕاستەکەی ئەم وەڵامەمان لە کتێبێکی ئەدۆنیس دەستەکەوێ ئەدۆنیس کتێبێکی هەیە بە ناوی ئەثابت والمتحول في الأدب کە نامەی دکتۆراکەیەتی لەوێدا دەڵێ
ڕۆژهەڵاتیەکان هەمیشە خاوەنی کارەساتن، هەمیشە خاوەنی بابەتن، بەڵام خاوەنی تەکنیشی گێڕانەوە نین. ئەوروپیەکان بە پێچەوانەی ئێمە خاوەنی ڕووداوی گەورە نین، بەڵام خاوەنی تەکنیشی گەورەن. هەر ڕۆژهەڵاتیەک بیەوێ ببێتە داهێنەر، ببێتە ئەفراندن بکە، تێکستیش نایە بنووسێ، پێویستە وێڕای بابەتە گەورەکانی کۆمەڵگای خۆی هەوڵدا بەهۆی وشاریەوە، بەهۆڵ خوێندنەوەوە، بەهۆی تێگەیشتنەوە ئەم تەکنیکە لە ئەوروپیەکانە وەرگێ. پیاوە گەورەکانی ئەوروپا بە شایەتی ئەدۆنیس کە دەیانەوێ ببنە گەورە، بابەتی گەوریان دەست ناکەوێت و ناچارن بگەڕێنەوە ڕۆژهەڵات بۆ دەستکەوتنی بابەتی گەورە. مەسەلەن گۆتا کتێبێکی بە ناوی شیرازیات گەڕاوەتەوە بۆ حافزی شیرازی. بۆدلێر هەموو ژیانی سەری سوڕمایە لە ئەدەبیاتی شەرقی. دانتی، ئەلیجێری دانتی کە کتێبی کۆمیدیای خواوەندی هەیە کە 3 بەشە بە ناوی دۆزەخ و پاخشگە و فیردەوس، کە ئێستا ڕۆژئاواییەکان بە کۆڵەگەی سەقفی ڕۆشنبیری خۆیان حسێبەکەن، کۆڵەگەی سەرەکی ڕۆشنبیری ئەوروپاییەکان. یەکێک لە کۆڵەگەکان کۆمیدیای خواوەندی دانتیە. دانتی تەواوی ئەو ڕۆمانەی، تەواوی ئەم جێڕانەوەی، تەواوی ئەم کۆمیدیایی لە عروجی مەهدی بن عەرەبی خواستووە، یان لە ئیسرا و میعراجی پێغەمبەری خۆمان. کەواتە دەبینی ڕۆژئاواییەکان کە دانەوێ ببنە ئەدیبی گەورە، نووسەری گەورە، دەگەڕێنەوە بۆ بابەتی ڕۆژهەڵات. ئێمەی ڕۆژهەڵاتی کە خاوەنی بابەتی گەورەین، کە خاوەنی مەینەتی گەورەین، لەبەر نەبوونی ئەو وشیاریە، لەبەر نەبوونی ئەو تەکنیکە ناتوانین مەینەتەکانی خۆمان، گرفتەکانی خۆمان، دنیابینەکانی خۆمان بخەینە دووتوێی شعرێکی باش، یان گۆرانێکی ناوازە، یان ڕۆمانێکی باش کە بتوانێ تخوب و سنووری شار و وڵاتەکەمان بەجێ بێڵە و ببێتە نووسین و تێکستێکی جیهانی. هتا تو بوی همو کز آشنا بوی، هتا تو بوی همو کز آشنا بوی، کچی اسن خوب چاکم چاکم، کچی اسن خوب چاکم چاکم. هيدا
کسی کی آغام نخواهد سرشان کسی کی آغام نخواهد سرشان اگر روشه دراشانی ابا کرد اگر روشه دراشانی ابا کرد. یا آفرین دەست خۆش کاکارەوە دەست خۆش عەزیزم. ئەزیزانم ئەم ئەڵقەیەش گەیشتنە کۆتایی. لە ئەڵقەکانی داهاتوودا هەوڵ دەین زیاتر نزیکتر بینەوە لە ئەدەبیاتی ئێستا بە تایبەتی لەو پرسیار و لەو گومانانەی کە زیاتر گەنجەکان هەیانە سەبارەت بە چۆنیەتی نووسینی ئەدەبیات و چۆنیەتی خوێندنەوە و هەروەها میکانیزمی بوون بە ئەدیبی باش. ئێمە هەوڵ دەین لە بەرنەمەکانی داهاتوودا ئەم پرسانەیەک لا بکەینەوە هەم بەیاوەری هاوڕێیانم هاوکارانم ئازیزانم مۆسیقی ئازیزەکانمان لەگەڵ کاکاروانە بەردەوام دەبین. دێنە کۆتایی ئەم ئەڵقەیەی مۆمی بەرهەتاو بە پارچەیەک مۆسیقا و هەندێک تێکست یەک دوو تێکست ئیتر تا بەرنامەیەشتر و بێگەشتنەوەیشتر بخواتە دەستپێنی. بەناردنەوەی ئەو گۆرانیەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و هەر بەو چیلکانەی خۆی کردبووە بۆ هێلانە بیبرژێنن. کە ڕۆیشت هەموو ڕەنگەکانی لەگەڵ خۆی برد تەنها سپی بۆ پرچ و ڕەشی بۆ ژێر چاوم بەجێهێشت. کە دەزانم لەم شارە نیت وەک ئەو منداڵانەی پێڵاو بۆ یاغ دەکەن سەر بۆ بینینی کەس هەڵنابڕم. لە دڵی مندایە و لە ماڵی کەسێکی تر وای چی هانەیەکە بۆ درەخت کە چۆلەکەیەک لەسەر تەلی عامود دەنیشێتەوە. ئەمڕۆ گوتت پیر بووم ئەم شەو هەموو درەختەکانی ئەم شارە خەون بەوە دەبینن ببنە گۆچان. ئەم ژیانە خۆی بریندارە حەق نەبوو تۆش بیت و ڕۆڵی خوێ بژەڕیت.
ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنە.